لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. هۆکارەکان و سروشت و لەخۆ پەیدابوون. یەک، هۆکارەکان و ڕێکەوت ناتوانن گەردوون بەدی بهێنن. ڕێکەوت لە ڕووی ماناوە پێچەوانەی یاسا و ڕێسا دەگەیەنێت. هەرچی یاسایشە پەیوەندیەکی دیاریکرا و بەردەوام دەردەخات. لە یاسادا نەخشە و پرۆگرام و ڕێکوپێکی و ڕێسا هەیە. کەچی ڕێکەوت ناونیشانی هەڕەمەچێتی و تێکەڵ و پێکەڵیە. زانستەکان هەمیشە بە یاساکانەوە خۆیان سەرقاڵ دەکەن و ڕێکەوت ناخەنە نێو چوارچێوەی کارەکانیانەوە و دوور و نزیک گرنگی پێنادەن. متاڵاکردنی زانستەکان و یاساکان لەگەڵ ڕێکەوتدا پێکەوە هەڵەیەکی زۆر گەورەیە. پاش هەڵوێستەکردن لەسەر وشەکان دەکرێت بە کورتی و بە مەبەستی پشتگیریکردن لە بڕیارەکەمان چەند نمونەیەک بهێنینەوە. لە مرۆڤێکدا 100 تریلیۆن خانە و لە هەر خانەیەکیشدا نزیکەی ملیۆنێک پرۆتین هەیە. بۆ دروستبوونی تاقە پرۆتینێک بەڕێکەوت پێویست بە هەبوونی ئەگەر و گریمانەیەکی خەیاڵی دەکات کە ئەمەش بەدانانی 160 پلە دانە سفر لە دوای ژمارە دەوە گوزارشتی لێ دەکرێت. ئەوەش کە بەڕێکەوت و بێبوونی هەڵبژێرەرێکی دەرەچی گریمانە ڕاست و دروستەکە واتە پرۆتینە ئاساییەکە لە نێوان ئەم هەموو ئەگەرە لە سنوور بەدەرەدا دەربچێت دیسان بە ئەندازەی هەمان ژمارەی پێشەوە مەحاڵە و دوورە لە ژیریەوە. 2. گەردوون ناگونجێت لەخۆوە بەدی بێت. ئەگەر شتێک بوونەکەی پێویست بێت مانای وایە ناکرێت نەبێت. لێرەدا مەبەستمان لە وشەی پێویست وجوبە. جگە لەو زاتەی کە بوونەکەی واجبە هەموو بوونەوەرانی تر لە بازنەی ممکناتدان. ئیمکانیش بوون و نەبوونی یەکسانە. واجببوونی وجود لە هەمان کاتدا داخوازی بێسنووری و هەتاهەتاییە. ئەمە لە حاڵێکدا هەموو بوونەوەرانی گەردوون بە خێرایی بەرەو کۆتایی دەڕۆن کەوایە هیچ یەکێک لەو بەدی هاتوانەی کە دواتر و بە تازایی هاتوونەتە بوون بوونیان واجب نییە. واجب نەبوونی وجود یەکسانە بە ئیمکان. هەرچی ممکنیشە پێویستی بە بەدیهێنەرێکە. بانگەشەی ئەوەش کە گوایە بەدیهێنەر و شتی محتاج بە بەدیهێنەر یەکسان و لە یەک جۆرن وڕێنەیەکە و هیچی تر. کەواتە ئەو بەدیهێنەرەی کەشتانی محتاج بە بەدیهێنەر دروست دەکات هەرگیز ناکرێت لە ماددە و جۆر و ڕەگەزی مادی بێت. تەنها ئەو زاتە دەتوانێت بەدیهێنەر بێ کە بوونەکەی واجبە کە ئەویش خوای گەورەیە. جگە لەمە ئەگەر بە فەرزی مەحاڵ ماددە لە هەمان کاتدا خۆی ئەو هێزە بێ کە خۆی بەدیهێناوە ئەدی ئێستا ئەو هێزە بۆ کوێ چووە؟ ئەو هێزەی کە ئەبەدی نەبێت دیارە ئەزەلیش نابێت. کەوایە لە پشتی گەردوونەوە زاتێکی ئەزەلی و ئەبەدی هەیە کە بەدی هاتوان بەڕێوە دەبات کە ئەویش ئەڵڵایە. 3. سروشت و یاسا سروشتیەکان ناکرێت بەدیهێنەر بن. یاسا و یاسادانەر هەمان شت نین. یاسا سروشتیەکان ناکرێت دیسان لەلایەن یاسا سروشتیەکان خۆیانەوە دانرابن. جگە لەمە ئەو شتەی کە سروشت خۆینەی بێت ناتوانێت بیبەخشێت بە شتێکی تریش. ئەوە تا هەزاران شت لە مرۆڤدا هەن کە هیچیان لە سروشتدا بوونیان نییە. کەواتە سروشت چۆن توانیویەتی شتێک بە ئادەمیزاد ببەخشێ کە لە خۆیدا نییە؟ چ عەقلێک دەتوانێت ئەم مەحاڵە قبول بکات؟ ئەو سروشتەی کە لە بەرد و خاک و هەوا و گەرمی و ڕووناچی پێکاتوە و ناتوانێت شتێکی لە خۆی کامڵتر و بەرزتر دروست بکات چۆن دەتوانێت ئادەمیزاد بەدی بهێنێت؟ 4. لە تەوحیددا ئاسانی هەیە. گەڕاندنەوەی هەموو شتان بۆ تاکە شتێک ئاسانترە وەک لە دابەشکردنی شتێک بەسەر هەموو شتاندا. بەدیهاتنی گەردیلەیەک پێویستی بە سەرانسەری گەردوون هەیە. ئەو کەسەی کە نەتوانێت هەموو گەردوون بەدی بهێنێت ناتوانێت گەردیلەیەکیش دروست بکات، چونکە داخوازی و پێویستی بوون تەلازم بە یەکتریەکی لەم جۆرە لە نێوان شتاندا هەیە. لە ڕووی بەڕێوەبردنەوە سپاردنی سوپایەک بە تاکە فەرماندەیەک تا بڵێی ئاسانە، بەڵام ڕادەستکردنی تاکە سەربازێک بە فەرماندەگەلێک بە ئەندازەی ژمارەی سوپاکە کار و بەڕێوەبردن سەخت و مەحاڵ دەکات. لە نێوان گەڕاندنەوەی بەدیهاتنی سەرجەمی گەردوون بۆ خوا و گەڕاندنەوەی بەدیهاتنی گەردیلەیەک بۆ خوادا
هیچ جیاوازیەک بوونی نییە، پێچەوانەی ئەمەش هەمان ئەنجام دەردەچێت. واتە چێ گەردیلەیەکی دروست کردبێت، هەر ئەوە کە گەردونیشی بەدی هێناوە بە دەستەواژەیەکی ڕوونتر لە ڕوانگەی بەدی هاتنەوە. هیچ جیاوازیەک لە نێوان گەردیلە و گۆی زەوی و میکرۆب و کەرکەدەن و دڵۆپ و دەریا و پارچە و گشتدا نییە. ئەو کەسەی نەتوانێت گۆی زەوی و کەرکەدەن و دەریا و گشت دروست بکات، ناشتوانێت ببێت بە خاوەنی گەردیلە و میکرۆب و دڵۆپ و پارچە. بۆچی سروشت و یاسا سروشتیەکان و هۆکارەکان بەدی هێنراون؟ 1. یاساکان و هۆکارەکان پەردەن و ئەو فەرمانانەی کە لای خواوە دێن لە پشتی پەردەی ئەم ئامراز و هۆکارانەوە دەگەن بە شوێنی مەبەستی خۆیان. کاتێک خوای گەورە جیهانی مادەی ئافراندووە، یاسا سروشتیەکان و هۆکارەکانیشی وەکو سیفەتێکی ذاتی جیهان لەگەڵدا بەدی هێناوە. هەموو ئەو بوونەوەرانەی کە یەکەم جار و بە فەرمانی ببە کون دێنە وجود پڕچە کراون بە هەمان تایبەتمەندی ئاەتی وآتيناه من كل شيء سببا. گزارش لە هەمان ڕاستی دەکات. بەڵام سەرجەم یاسا و هۆکارەکان وەکو پەردەیە گوان بەسەر عیزەت و شکۆمەندی خوای گەورەدا و هەر ئەوە کە لە پشتی ئەوانەوە کاروباری ڕاستەقینەی گەردون بەڕێوە دەبات و بوون و هۆکارەکان و یاساکانیشی بەدی هێناوە. هۆکارەکان و یاساکان ئەرچی بڵاوکردنەوە و ڕاگەیاندنی دەستوەردانی ڕاستەقینەی ئەو توانستە لە ئەستۆ دەگرن و چەشنی پەردەیەکی ڕەنگاو ڕەنگوان کە عیزەت و شکۆمەندی ئەو لە بەرامبەر عەقڵی کوردبین و ڕواڵەتبینەوە دەپارێزن. تەنانەت لە ناو مرۆڤەکانیشدا ئەوانەیان کە خاوەنی پلەپایەن، عیزەت و گەورەی و ڕێزێکی تایبەت بە خۆیان هەیە و هەر لەبەر ئەم هۆیەش لە ڕێگەی هەندێک ئامراز و پەردەوە کاروبارەکانیان ڕایی دەکەن. ڕاستەوخۆ داخلی کاروباری هەموو بازنەکان نابن و خۆیان دەرناخەن و لە پێناوی پاراستنی عیزەت و شکۆمەندیان کارەکان بە خەڵکانی تر دەکەن و کەسانی تر بەکاردەهێنن. بۆ نمونە، سەرۆکی وڵات ناچێت وەکو کارمەندێکی ئاسایی شارەوانی بە کۆڵان و شەقامەکاندا بگەڕێت، چونکە پلەپایە ڕێگا بەمە نادات. جەنەڕاڵێک بابەتەکانی وەک پاک و خاوێنی سەربازگە و ڕاهێنان و بەکارهێنانی چەک بە ئەفسەرەکان دەستپێرێت و لە پێناو پاراستنی شکۆمەندی پلەکەی ڕاستەوخۆ دەست لەم کارانە وەرنادات. هەروەک ئەمە وایە ئەو خوایش کە خاوەن و دەسەڵاتداری سەرانسەری گەردون و هەموو بوونەوەرانە، یاساکان و هۆکارەکان دەکات بە پەردە بۆ گشت ڕووداوەکانی گەردون و لە پشتیانەوە ئاراستەیان دەکات و بەڕێوەیان دەبات، چونکە عیزەت و مەزنی داخوازی ئەمەن. بەڵام جیاوازیەکی گرنگ هەیە، ئەویش بریتیە لەوەی سەرجەمی ئەو هۆکار و یاسایانەی کە خوای گەورە وەکو پەردە بەکاریان دەهێنێت کاریگەری ڕاستەقینەیان نییە. کەوایە هۆکارەکان و یاساکان وەکو نووسینگەی ڕاپەڕاندنی کاروبارەکانی حکوومەتوان و ئەو فەرمانانەی کە لەسەرەوە دێن جێبەجێی دەکەن و وابەستەی دەکەن بە هۆکار و یاسای تایبەت بەخۆیەوە. هەر تەنها خوایە کە کار و ڕووداوەکان هەڵدەسوڕێنێت.